ینی من ئەوم بیستووە دەڵێن لە ناو هێزی تایبەتە هەڵبژاردن قورسترین مەرحەلەیە ڕەنگە لە مەسەلەن ئەوەی کە ڕاهێنانەکانیشیان قورستر بێت ئەمە وایە یعنی هەڵبژاردننی کەسێک بۆ ناو هێزی تایبەت بەڵێ هەڵبژاردننی هێزی تایبەت شتێکی جیاوازە وەکو بەجانابتم وتەمانە لە باڵا یانی سە بڵێن یۆنان وڵاتێکی وەکو یۆنان بڕۆ بۆ ئیتالیاش پات ئەگەر ژمارە 42 بێ پێڵاوەکەی وەری ناگرن هەڵێن پای بچووکەوە پای ئافرەتە خەوڵی ناکەن ینی سەیرە لە وڵاتانە لە هەنێکی هەر وڵاتێ تاکو وڵاتێ جیاوازە هێزی تایبەت وەری ناگرن نینیەکەن دوایەوە پێش ئەوەی بچێتە مەشقەوە مامۆستا هەیە مامۆستای هێزی تایبەت هەیە باش ئەبێ زۆرانی لەگەڵا بکە شەڕی لەگەڵا بکە بزانێت تاکو چ ڕادێ بۆنام وێنەیە خەریکی زۆران بازی و زۆران بازی لەیەکە دەن سیرەکەی خێن و بریندارە بن و هینە بن ینی زۆر جا سیرەکە ئەمانە بۆ نەخۆشخانە ئەڕۆن دکتۆر لیانە پرسێ ئەڵێ ئەمە لە چۆ شەرتان کردو ئەڵێ وەڵام مەشقمانە کرد ئەڵێ ئەگەر ئەمە مەشقتان بێ ئەی شەرتان چۆنە ینی ئەم جۆرە شتانە ئەمە ئەبیێتن دوایەوە هەتاکو لە باڵە لە جەستە لە دەروونە لە زیرەکی لە مێشکە لە تەنفیز لە جوولانەوەی سەریعی ئەمانە هەمووی شەرتە تاکو وەرەگیرێ ئەنجا کە وەرگیرە ئەچێتە مەشقی هێزی تایبەتەوە